باجار قسەنەکەینەوە بە هاوڕانی دەرێنەوە ما قسەکەین حەزەکەین جارە تۆ زەب خۆیت بەڕاستی زۆر بەتامە اینجا ئەم گاڵگاڵی و کولیچەی کە پێمانە هی دەست و پەنجەی خاتوونێکی کووردە کە توانیوێتی توانا و لێهاتوویەکانی خۆی دەرخات لە ڕێگەی ئەم بەهرە و توانا و لێهاتوانەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابینەکە زۆرن ئەو ژنە کوردانەی کە ئەتوانن لە ڕێگەی بەهرە و دەستڕەنگینی خۆیان و بن بە خاوەنکاری تایبەتی خۆیان هەر بۆیە ئەمڕۆ خاتوونێکی دەستڕەنگین لامان ئامادەیە کە ئەو ماڵەکەی خۆی کردووە بە کارگەیەکی شیرینی ئەتوانێت لە ماڵەکەی خۆیان ئەم کولیچە خۆشانی کە ئێمە حسابی ئێوە ناخۆشی خۆین لە ماڵەکەی خۆیان دروستی کرد کوڕەکانیش لەگەڵا خەریکن وایە بەخێر بێنێ سەر چاوان زۆر بەخێراتی دەستە خۆش بە بەڕاستی زۆر بەتامە ئەم کولیچانەی کە من و ئاری تاممان کرد ماندوو نەبی باسێکیەوەمان بۆ بکە چەندە گرنگە ژنانی ئێمە بتوانن لە ڕێگای دەستڕەنگینی و بەهرە و توانایەکانی خۆیانەوە بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە هەر یەکەمان جۆرێک لە ئیشمان پێویستە بۆ داهات و بەردەوامیدان بە ژیان و لەگەڵ ئەوەشی کە پێویستێکەیە حەز و خولیاشت بۆی هەبێ هەردووکانیەک بگرێ ئیتر ئەوە ئەتوانی ئەتوانین بەرهەمێکی باش پێشکەشکەی بۆیە من نزیکی 10 ساڵێکە دروستکردنی شیرینیمان کردو بە پیشەی خۆمان. بۆچی شیرینی هەڵبژار بۆی کە کاری تیا بکەیت خۆ حەز زۆر لە خواردنی شیرینی بووچی بوو وڵا بەدڵنیایی خۆشم لەگەڵ شیرینی باش بووم جاران ئێستا کەمێک دوور کەوتومەتۆ لێ ئەوەش هۆشیارێکی تەندروستیە کە بەردەوام ئەومان بێت ئەگەر چی بەڕاستی ئەم جۆری شیرینی ئێمە دەستنیشانمان کردو کەمترین شەکری تیا بەکارێن بەڵام هەستمە کرد من دەست و پەنجەم لەگەڵ ئیشی هەویر زۆریەتەوە ئەو بەڕاستیش هەستەکەم هەویر زۆر نەرمونیانە لە بەردەستی ئافرەتانە ئێمەی ئافرەت خاوەن سەلیقە و توانایەکی زۆری ئەگەر بتوانین ئەو سەلیقە و توانایە لە خۆمانە بدۆزینەوە زۆر ڕاستە ئەو دۆزینەوەی چۆنە خاتون نەرمینانی سەرەتا بێ بەچی دەست پێ بکات تاوەکو خۆی لە بوارێک دۆزێتەوە ئێستا تۆ من خۆم لە هاویرا دۆزیە وانە خۆی ئەوەی گرنگە ئینسان هەریەک لە ئێمە بەهرەیەک و توانایەکمان هەیە بێجیاوازی هەموو مرۆڤەکان بەڵام ئەوەی گرنگە تۆ خۆت بناسی لەگەڵ چ جۆرێک لە ئیشەکانیەوە بۆ منە ئیشی ئێمە ئیشی هەویرکاریە بەڕاستی ئیشی دەست و پەنجە و هێز و باز و ماندووتەکە بەڵام ئەو ئیشانە ئیشی هیزر و فکریشن هەرماندووتەکەن ئەو ئیشی هۆنینەوە و متوموروشە هەرماندووتەکە ئەو ئیشی بەرهەتا ئەنی هەموو جۆری ئیشەکان بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە لە ئیشکردن باوەڕ بەخۆبوون و پش و درێژی ئەوە زۆر گرنگە لە ڕووی دەرونیشەوە هەر هێورتانەکاتەوە ئەم جۆرە کارانە وایە بەدڵنیایی کاتە تۆ خەریکی ئیشی دەسە بیت تۆ ناچاری ئارام خەریک بی چکامانە کاری هونەرین بەڕاستیەوانی ئەگەر تۆ ویستت ئێمە وتمان هەویر نەرمونیانە بەڵام کە تۆ ویستت پەلەی تیا بکەیت و خێرای تیا بکەیت ئەو لەگەڵت نایەتە دەست زۆر باشە اینجا نەرمی خان ئاری لە سەرەتایە باسی لێوە کرد و تێر خۆی نییە کوڕەکانیشی یارمەتیەن بڵێ بەداخەوە من کە کچم نییە حیف ئەوە کچینەیە بەڵام سوپاس بۆخوا 5 کوڕی زۆر ژیرم هەیە کە هەموو ماشەڵای سەباڵان لەخۆم هەمویان لەگەڵم کارەکەن کە ئێسەیەکیانم لەگەڵایە قۆناغ بە قۆناغ گەورە بنیێن فێرە بن بەوەستا ئەوانی ژێزانن هەمویان فێر کردەوە تۆ مامۆستاکەیان و ڕاهێنەرەکانی وانە بەردەوام وڵا سەرەتا بڵێ تا فێر لەگەڵاکەن ینی ئەمانی کارانە کە فێربوون ئیتر ئەوان داهێنانەکەن تیای بۆ نمونە ئێستا بڵێن ئاران کە کەسێکی سەرەکیە لە ئیشی سەرەوە لەگەڵما ئەو بڕینەی ئەوەی کا ڕەنگە من ئەو سەلیق ئەو حوسەڵەیەم نەما بێ لەگەڵی ئەنی تۆ کاتێ خۆتی توانای خۆت لە ئیشێکە تاقیەکەیتەوە ئەم توانایە ئیتر وردە تۆ ئاشنابی بە تواناکەی خۆت و ئەها هەستەکەی فێر بووی ئەگەرچی من پێم وایە چەند هەوڵی فێربوون بەی کەمە بەڵام کاتێک کەسێکی تازەیە دەم ئیشاکە ئەویش فکر و داهێنانی خۆی لەگەڵەکە شتێکی جوانتری لێ دەرەچێت ئەوچێکە بۆ خەڵکیەکەن هەرە کولی چێشە لە ماڵی خۆتان ناخورێ بەدڵنیایی بەڕاستی ئاری یعنی لە شوێنەکانم پرسیارم لێکەن مەسەلەن بەتایبەت لە بابەتی پاک و خاوێنی ئێمە کاتە ئیشی خواردنەکەین ئەرکوبەر پرسیارەتیمان زۆر لەسەر شانە جیاواز لە داهاتەکەی بەڵام زۆر جارکان پرسیارم لێکەن بەڕاستی خاوێنی شتێککە پەیوەندی بە خود و ناخی ئینسان خۆیەتی پێویست نیە کەس پێت بڵێ خاوێن بە ئەبێ خۆت باوەڕت بەخاوێن بۆیە کرد بەڵێ هەمان ئەو سینەی کە شیرینی لەسەر دروست دەکەین بۆ مشتریەکان مناڵەکانی خۆم لەوای خۆنجا بۆ دایکیش تەندروستی مناڵ لە هەموو شتێک
خێزان دروستی کا من بۆ پرسیارم کرد دڵنیام زۆر باکو خاون و نە بە دڵنیایی لەجێ خۆیان اینجا بەڕاستی ئاری زۆر کات کە ئەم کولیچە و شیرینیانە خۆی لە دەرەوە هەستەکەی یعنی ئەها تامی ماڵەوە نایە بەڵام ئەمانەی خاتونەرمین ڕێک دیارە ها کولیچە کە لە ماڵەوە خۆمان دروستیکەین چەند بەتام و چەند پاک و خاوێن دیارە بۆ من جێی سەرنجە لە پێشەنگاکانیشە طبعاً ئێمە ئیشەکەمان وا داڕشتووە بەشی هەویرکاری و دروستکردن و سەرمێز ئایدی منە بەشی برژاندن و فرۆشتن و خستنە بازار ئایدی هاوسەرەکەمە هەمیشە ئاوا ئیشەکەین بەڵام لە ماڵەوە کاتێک مشتریە گێتە ماڵەوە ڕوەکاتە من کە لە پێشەنگاکانی شاین هەمان ئەو تێبینی جەنابەت مەسەلەن هەمووی کەیت یەکسەر هاوسەرم من ئەخاتە پێشەوە ئەڵێ ئەگەر ببینن من لێ وەستاوم ئەزانم من هی بازارە کڕیمەتەوە بەس کاتێت تۆ ئەبینن لە پشت مێزەکەەوە دڵنیان لەوەی تۆ خۆ دروست بەدڵنیاییەوە زۆر ڕاستە اینجا باسێکیەوەم بۆ بکە بابزانم فەنەکیمان پێمەڵە بەڵام بۆچی زۆر کاتێ ئێمە خۆمان کولیچە لە ماڵەوە دروستەکەین ئەوەنە بەناسکی دەرناچێ بە دەستمان پەیوەندی بە چیەوە هەیە خۆی زۆر جار پەیوەندی بە جۆری ئەو ئاردوڕۆنەوە هەیە کە بەکاری هێنی طبعاً ئەوەی کە من بۆ کارگەیەک بەکاری هێنمەک ئەوە نیەک تۆ ئەچی لە دوکانێکا کیلۆی ئاردەکڕی ئەمە بەشێکێتی و بەشی دووەمیشی تۆ زەیت بەکارێنی یا ڕۆنی تون نابێت زەیت بەکاربێنی ئەبێ زەیت بەکار نابێت زەیت ڕۆنی تایبەت بە شیرینی هەیە ئەو ڕۆنش نابێت کە بۆ خواردن دروستکردنە بێت ئەنجش بەشی دووەمیشی پەیوەندی بۆ کاتێک تۆ ئیشێک ڕۆژانە بەردەوامی لەسەری بە دڵنیای شارەزاترەبی ئەهێنانیکەی ئەنجش ینی من زۆر جار ئەو هەویرەکەیەتە بەردەستم مەسەرەن جاری وایە لە ئاردەکەیە کێشەیەکە تۆ بە پێوانە ئەیکەی لە ڕۆنەکەیە گرفتێکەیە بەڵام لەگەڵ دەستلیان من نەزانم کێشەکەی چییە ئەمە هۆی چیە هۆی ئەوەی هەموو ڕۆژێک تۆم هەویرەیەتەوە بەردەست و ئەمان ئیش دووبارە ئاکەیتەوە کەواتە ئەزمونە زیاد ئێمە خانمان لە ماڵەوە بە قیاسات خەریکە بین هەتا کولیچەیەک دروستەکەین بێسات و لە قیاس وشتانە مەیوەنی شارەزای بە تێبینی و بە تێڕوانین لە ئیشەکە تی ئەگەیت باشە خاتونە بین ئێستا بەپی خواردنگەکان و با بڵێن هەر شوێنێکە کاری ئەم شیرینی دروستکردنانەیە ینی خەڵک سێرەکەی لەسەر خواستی خۆی داواکەڵێ من حەزەکەم شیرینەیەکم بۆ بکەی ئەو ئاردی بۆر بێ شەکرەکە شەکری بۆر بێ جوزانم تیای نەبێ لا ئێوە ژوایە خەڵک خواستی لەسەر ئەو جۆرە شیرینانە هەیە بۆ لەشێکی ڕێک و پاراستنی تەندروستی بەکاردێ ئەوە زۆر گرنگە خۆ گرنگیدان بە تەندروستی و ڕێکپۆشی ئەوەی تر بابەتێکە هەمومانە بێ بیزانین و گرنگی پێبین بەڵام من هەستەکەم بەشێکی خۆماڵیبوونی ئیشەکەی ئێمە و خواست لەسەری ئەو لایەنەیە مەسەلەن تۆ ناتوانانی کاتێکە چیتە کارگەیەک و پێشەنگایەکی گەورەی هەیە چەند جۆر شیرینی داناوە زۆر ناتوانانی بەویست و خواستی خۆی بڵێ بەم جۆرە ئێمە جاری وا هەیە مەسەلەن کەس خانمێک تەلەفۆنەکە بۆ 2 کیلۆ شیرینی دەیان داوای هەیە لەسەر ئەم 2 کیلۆیە بۆ یەکەنیان ئێمەش هەر بەسەر چای بۆکەین لەبەرەوەی ئێمە جۆری ئیشەکەمان وایە و پێشمان وتووە ئێمە ئەمە دروشمەکەمانە چۆنت ویست بەخواستی خۆت بۆت ئامادەکەین کەواتە مەسەلەن جۆری نەخشەکە ئەگۆڕێ تامەکەی ئەگۆڕێ زۆر جار وتومە یەک هەویرە کولیچە بەڵام بەپێ ئەو ناواخنەی تیای ئەەکەی دەسەدا بۆ چەند جۆر تامی جیاواز ئێستا بفەرموو مەسەرنەوە گوێزی تیا تامەکە خورمایە تامێکی ترە لقمە تامێکی ترە بۆیە بەخواستی خۆیان بۆیان باشە اینجا من ئەمەم کرد بەدەستمەوە تۆ جگە لە دروستکردنی کولیچە کە بە چەند شێوازێکی جیاوازەتە ئەم شیرینیانەی تریش دروستەکەی پاخلا و برمە و ئەمانە چی پێڵەن من زۆر لەگەڵ شیرینیان سەر و سەودام نییە چونکە زۆر نایخۆم ڕاستە فەرمی ئەمە جۆرێک هەویری ئامادەیە کنافەی پێڵەن ئەیتر تۆ بەویستی خۆتە چی لێ دروستەکەی چەند جۆری تریشی لێ دروستەکرێ ئەوە برمەیە و ئەمەش هێلانەی پێڵێن ئێمە تقریبا وەکو هێلانەیەک وایە کە هێلکەیەکی بایامێکی زۆر دابەتە ئەمەیان چی ئەم لاەنە سەوزە ئەبینم تایە ئەویان جا سەوزێک ئەبینم لە گاگڵێکە لاەنە تۆش حەزەکەی ئەمە بگرە بەدەستەوە چکە پێم من پرسیارەکەم لەسەر هەردووشێتی نەشکێن ئەمە سەوزەی تیابینم ئەمە خۆی مێ لەو سەوزە ڕاستەخەوە بزانم نا ئەونی بۆتان دیقەت ببە ڕوونی کەمەوە خۆی کولیچە لە ئەسڵە سێ جۆری هەیە کولیچە شیرینێکی سنەتیە دەمێکیشە هەیە لە وڵاتی خۆمانە گوێز خورما گاڵگاڵی بە هەردوو جۆرەکە گاڵگاڵی سادە و گاڵگاڵی پەنیر ئەوەی کە لە جەنابتە ئەو گاڵگاڵی پەنیر سادەکەیە بڵێ هەر هەویرەکەی بەبێ هیچ ناواخنێک ئەوەش پەنیرەکەیە سەوزە و پەنیری کوردیتە سەوزەکە چیە سەوزەکە کەرەوز و شیوتە بڵێ ئەوەی لای جەنابی شت ئێستا بە ئاردی چەرەسات ئەیکەین بۆ ئەو کەسانەی کە لە نیزامێکی تۆیان یاخۆت پارێزی ئەەکەن یاخۆت کێشیان لەگەڵ خواردنی ئاردی سپی هەیە ئەوەی دەستی جەنابەت ئاردی دەنکە کوولەکەیە نەکو بستش ئەنێ بۆ نەخۆش شەکرە شەر باشەوە لەگەڵ ئاردی بایم
بایامیژی هەمومان نەزانین یەکێکە ڕاست. لەو چەرەسانەی کە هەم لایەنە خۆراکیەکەی باشەوە هەمیش کێشەی ترت بۆ دروست ناکات. زۆر باشە خات و نەرمین باسێکیەوەم بۆ کەوا بزانم تۆ تا چەند توانیتە لە ڕێگەی ئەم دەستڕەنگینی و بەهرە و لێهاتووی خۆتەوە بتوانین بژێوی ژیانی خۆت دابین بکەیت بۆ بە پیشەیەکی سەرەکی تۆ ئەمە ڕاستە فەرمی ئێمە وەگوتم خێزانمان گەورەیە سپاسەکەم لەگەڵ هاوسرم بۆ ئەم قۆناغێکێکی لە خێزانە گەورەکان ئەو سەرچاوی داهات و ژیانیشمان تەنهام ئیشەیە بۆی تا ڕادەیەکی باش لێی رازی باشە تۆ پیجت هەیە دوکانت هەیە خەڵک چۆن نتوانێت داوای ئەم شیرینیانە ئێمە پیجمان هەیە بەڵێ لە پیجەکە داواکاری پیجی کولیچەی ماڵی نما باشە خەڵکیش کەسانێکی زۆر دێن لێ بۆ داواکاری داوایەکەن بە پێیخواستی خۆیان بۆی دروستەکەین و جۆری ئیشەکەشمان وایە بەشی دروستکردن و فرۆشتنمان پێکەوەیە زۆرێک لە مشتریەکان کە دێن بۆ دڵخۆشن کە هەر لای خۆمان کولیچە گەرمیانێنێ و باشەکەواتە هەوڵی ئەوە ژێی بۆ منە کولیچەکان تازە بە تازە بفرۆشی بە مشتریەکانە بە تایبەت بۆ ئەو کەسانەی کێنە ماڵەوە حتمما ئیشی ئەو ڕۆژەیانەیەوە ڕامان هێناون چونکە ئیترەوە مافی خۆیەتی کاتێک ئەوێت لە ماڵێک کولیچە ئەکرێ بۆ ئەوی کولیچەکەی زۆر بە تازە و گەرمی وەربگرێ ئیشی ئەو ڕۆژەیە دێن ستانداری مانەوەی ئەم کولیچانە چۆن چۆنیە بارواری بەسەر چوونیان تاکێ لەکوێ هەڵبگیرێن من ئەماکڕم بەخوامە بە ڕۆژە ناخۆم لەکوێ هەڵی بگرم وڵات زۆر لە مشتریەکان و پرسیاریان لێ کردوم خۆی لە ڕاستی ئیشی هەویر بە ئاسان کۆن نابێ بەڵام چەند تازەتر بێ بە تامترەیتر ئەمە ڕاستیە ئێمە بەرواری 20 ڕۆژمان لێیا بۆ بەسەرچوون بەر لە تەوابوونی 20 ڕۆژەکەش ئەیگۆڕین لەکوێ هەڵ بگیرێ هەڵگرتنی ناڵم زۆر کەس ئەو پرسیاری لێکرد من چونکە خۆم هەموو ڕۆژەی تازەم لە بەردەسای ڕاستی تەجروبەی هەڵگرتنیم نەکردبوو تا پرسیاریان لێکردم بیخەیتە مەحفەزەیەکە و لەناو مجەمیدەیە زۆر باش زۆر باشە من زۆر باش خۆی ئەگرێ بەڵێ هەر کاتێکە دەقە پێش خواردن و دانان لەسەر مێز دەری بێنە هەمان تامەیەتەوە زۆر باشە خات و نەربین ئێستا لە زۆر شوێنی تر هەیە کولیچە بە چەند شێوازێکی زۆر جیاوازیش دروست دەکەم بۆ منە بە مرەبا و بە میوەکان و تۆ لەگەڵ ئەمانەیە چۆن ئێمانەشە دروست کردووە هەمویان دروستەکەین ناڵێن خواست لەسەر کامیانە لەم ساڵانەی دواییان ناڵەمانی سەرەکی ترینیان گوێز و خورمایە ئەمە هەستەکەم جێگیر بۆ لە ناو خەڵکە و بە پێ تێبینیەکانی خۆشم بۆ نمونە مەسەلەن چ خورما و چ گوێزد و خواردنن کە سەرەکین لە ژیانی ئێمە لە وڵاتی خۆمانە هەیە بەروبوومی هەیە بۆیە ئەو دوانە زۆر سەرەکین دوای ئەوەش ئێستا ئەم ساڵەکە هەستەکەم خواست زیاتر هاتۆتە سەر بابەتی دایتەکان بابەتی بێشەکرەکان و ئاردە چەرەسەکان ئینا ساڵانی پێش و بەمرە باش زۆر داواکرا ئێمە بۆ نمونەیانی یەکێک لە جۆرە سەرەکیەکانمان بەمرەبای قەیسی دروستمانە کرد کە خواستی زۆر لەسەر بەس هەستەکەم ئەنسا کەمێک لەسەرەوەنە خواستکەم بۆتەوە زیاترینی گوێز و خورما و ئاردی چەرەسەکانیش زۆر داواکرا باشە جاران کولیچە ئەکرا ئاوە بڵێ تۆزە بەدەستی ئەکراوانە ئەوە ئێستا هەستەکەم ئەوانە کەمتر ئەبینم بۆ واللهی خۆ ئەوە جێ تێبینیە من بۆ زۆربەی شوێن ئەو نەخشی دەسەم هێناوە چونکە بەڕاستی کاڵین ئیشی دەست ئەو نەخشی دەسەی تر ئەو ڕەمزی کوردەواری ئارێ وڵات کاتێک مشتریەک هاتە لام ساڵانێکی پێش ئێستا ئافرەتێکی بەتەمەن بوو یەکێک بوو لە خانمە جوانەکانی شار کە هاتە سەرەوەی تە دەستیان گرت بوو بەرەو پیری چوم و هادانیشت و کە دانیش کولیچەکەی بینی لی خواروتی ئەی وەڵامە تامی کولیچەکەی نەنکمەیە بۆ من ئەوە گرنگ بوو ئەو باسە ئەو تامانی چونکە تو کاتی خۆت ئیشێکەکەی خۆت ئیشێکەکەی خۆشە کەسێکی لە خۆت شارەزاتر بە ئیشەکەت بڵێ دڵنیاییەکە بۆ تۆ ئەنجاش نەخشەکە کە ناسیەوە بەڵام من یەک تێبینی بم بۆ ئەو نەخشی دەسا کاتە سینیە کولیچە دروستەکەی 2 کیلۆ وەزنەکەی بەڵام 1800 جار ئەبێ دەست بجوڵێنم بژاردوومە 1800 ڕۆبۆتێک پیا بێ لەم جوانیەمان هاتووە بەڵاتووە بەستا ئێستا من هەر باوەڕم بە پەنجەکانی خۆم زیاتر دەست پەنجەی خۆنێکی تام و لەزەتی نیەوە باوەڕکە من هەر باوەڕم بە دەست و پەنجەکەی خۆمە لە کولیچەشە ئاڵوگۆر زۆر دروست کراوە ئاڵوگۆر زۆر دروست کرا ئەشتوانی ئێستاژە توانی دەستکاریکەی بەڵام ئەوەی گرنگە من یەک ینی ئێمە وەکو خۆمان وەکو جۆری ئیشەکەمان ئەوەمان کردو بە یاسا هەوڵ بین کەمێک لەم تامە خۆماڵی بوونە بپارێزی بێگومان دەستە خۆش بێ ئەوەی کا من تێبینیشم کرد قاڵبەکانت جگەل لەمەی کە هەیە یعنی هەستەکەی
وا هەستەکەم تۆزە ناڕێکی تیاابێت تۆزە لە کوردی زیاترە چەوانە قاڵبی تاو نەبێت دەستە خۆش بە خاتو نەبێن خۆش بێ کار و دەستڕنگین بە یوای لەش ساغی و هەر بمێنن و ئەم کارە جوانات برەو زیاتر پێبن کوڕەکانیش دەستیان خۆش بێ ئەوە شتێکی زۆر جوانە هەم کوڕ و دایک و باوک بەیەکەوە دەستیان لە کارێکە هەبێت دەستە خۆش بێت دووبارە خاکیان زۆر بەخێر بێت سپاس.